ژینگەیەکی زۆر جیاوازیان دروست کرد. ڕێکخراوێک بوو سەر بە سویسرا بوو، ڕێکخراوێکی سویسری بوو. ڕێگەی ئەو ڕێکخراوە توانیمان ببین بە نوێنەری کوردستان ئەم بەرچاوڕوونی من، ئەم چاوکرانەوەی من لە زانکۆدا وە گەیشتنم بەم شوێنانە و الحەمدوللا بەم پێگەیە و بەم شوێنەی ئێستا هیچی نەدەبوو ئەگەر من لە شوێنێکی وەکو سەلاحەدین نەبوومە، چونکە ئەوێ وای کرد کە من بتوانم قسە بکەم، ئەوێ وای کرد کە من بتوانم هەر گوێگر نەبم. زۆربەی هاوڕێکانم کە ئێستا ماوە من هەر هاوڕێکانی سەلاحەدین و من هەرگیز قسەی مامۆستاکانم بیر ناچێتەوە. والحەمدوللا سەرکەوتنێکی باشمان بەدەستهێنا و بەناوی خوای گەورە و میهرەبان. من دکتۆر محەممەد حەمید دەرچووی ساڵی 2017 لە کۆلێجەکانی یونایتد ساینس کە بۆ یەکەم جار لە ساڵی 2010 هاتمە کۆلێژەکانی یونایتد ساینس. ژینگەیەکی زۆر جیاواز بوو لەوەی کە پێشتر تێدا بوو. ئەم ژینگەیە کە ئێستا بۆ من ڕەقسا بوو بە تەواوەتی گۆڕانکاری تێدا بوو، یعنی لە وەکووا بێت لە سفرەوە بۆ 100 بڕۆی. لێرەدا مامۆستاکانم جیاواز بوون، زمانەکان جیاواز بوون و ئامادەکاریەکان جیاواز بوون، هەتا وەکو پۆل و شوێنی دەرس خوێندنەکانیشمان جیاواز بوو. ئێمە کە یەکەم جار هاتینە کۆلێژەکانی یونایتد ساینس لە پرێبەوە دەستمان پێکرد، ساڵی ئامادەکاری. بەڕای من یەکێک بوو لە ساڵە هەرە گرنگەکانی ژیانم کە تێیدا خوێندنم خوێندبێت. لای زۆر کەس وایە بینن کە ئەم ساڵە ساڵێکی بەهەدەر چووە، بەس لای من وانیە، لای من و بەڕای من یەکێک بوو لە ساڵە هەرە گرنگەکان کە ئامادەکاریێکی زۆر باشمان کرد بۆ ساڵەکانی دوایی. لەوێدا هەم ئامادەکاریەک بۆ خوێندنی ناوەندی، هەم ئامادەکاریەک بوو بۆ دوای ئەوە ئامادەکاریەکی لە ڕادە بەدەر و ئێجگار باش بوو، هەم لە ڕووی فێربوونی زمانەوە و هەم لە ڕووی فێربوونی تەعاملمان لەگەڵ ژینگەی ئەم جۆرە خوێندنگایەدا. ساڵی ناوەندی من عمومەن ساڵێکی زۆر خۆش بوو، زۆر جیاواز بوو. مامۆستاکانمان زۆر جیاواز بوون، زۆر باش بوون. هەندێک جیاوازی کۆلێجی سەلاحەدین و کۆلێجەکانی یونایتد ساینس لە ساڵی ئەمەداوە بوو کە ئەتانتوانی ڕێی خۆت بڵێ، ئەتوانی ڕەخنە بگری، مامۆستا گوێی لێگرتی و بە هەمان شێوازیش هەموو ئەو کەسانی کە لە چواردەوردا بوون لە شوێنەکانی تر بوون گوێگرێکی زۆر باش بوون. یعنی ئەتوانم بڵێم ئەم ژینگەیە جیاوازی هەرە سەرەکی ئەوە بوو بۆ من کە لەوێدا ئەتوانێ ڕەخنە بگری و ڕەخنەکانی شت بە هەند وەرەگیرە. قۆناغی دواناوەندی قۆناغێکی تەواو جیاواز بوو، لەبەرەوەی ئێمە لای کوردوا باوە کە لە دواناوەندیەوە هەر کە چوویتە پۆلیدا و پێت خستە پۆلیدا هەم زەختێکی ماڵەوەت زۆر لەسرە بێ، هەم زەختێکی نەفسیشت لەسرە بێ کە خۆت ئامادەکەی بۆ پۆلی 12 و ئیتر ساڵی ئێمە قەرارە هەبوو، قەرارێک دەرچوو بوو کە معدەلی پۆلی 10 و 11 بۆ خوێندنی 12 حساب دەبێت. لەوێدا ئێمە با بڵین تۆزێک سترێسمان هەبوو، تۆزێک بارگرانیمان لەسەر شام بوو کە ئەبووە ئەو هەوڵانەی کە هەمان بوو زیاتر بیدەین. ئێمە لە پۆلی 10ەوە هەوڵەکانمان سەختتر کردەوە، ینی زیاتر سعیمان کرد، زیاتر خۆمان ئامادە کرد. مامۆستاکانیش الحەمدوللا زۆر یارمەتیدەر بوون لەگەڵمان لە پۆلی 10 لە پۆلی 11 بە تایبەتی تر لە پۆلی 12. پۆلی 10 و 11 عمومەن تۆزێک سترێسمان هەبوو، ناتوانم ئەگە بەراوردی کەم بە ناوەندی بەڕای من ناوەندی خۆشتر بوو لە پۆلی 10 و 11 لەبەرەوەی لە ڕووی سترێسەوە سترێسمان زیاتر بوو لە 10 و 11. سترێسەکە بۆ جۆرە نەبوو کە شانی باسێکی گەورە بێ، بەڵام ئەگەر کۆمپێرێک هەبێت لە بینی ئەو دوانەیە پۆلی با بڵین مەرحەلەی ناوەندی خۆشتر بوو لە دواناوەندی. ئەگەر باسێکی پۆلی 12کەم لە پۆلی 12دا بە تایبەتی یەکەم ساڵ بوو کە وەجبەی ئێمە مامۆستاکانمان
هەستان بەکردنەوەی شوێنێک، هەستان بەکردنەوەی داخلیەک تایبەت بە چەند تەلەبەیەک. خۆی ڕاستەکەی تایبەت بە چەند تەلەبەیەک نەبوو. ئەو کاتە وەکو بیرمە بانکراین لەلایەن مدیری ئەو کاتی مەکتەبەکەمانەوە بانکراین وتی ئەمە 11 خوێندکارمان دەوێت کە لە پۆلی نۆ لە پۆلی نۆ لەگەڵمان بوو بێ لەگەڵ ئەوانش کە لە پرێبەوە لە سەرەتای ناوەندیەوە لەگەڵمان بوون. هەر کەسێک حەزی کرد لە پۆلی 12 ئێمە داخلیەک دەکەینەوە بۆ 8 خوێندکار بۆ 9 خوێندکار ناوەکانی خۆتان بنووسن. ئێمە ئەم داخلیە لەژێر چاودێری خۆمان دەبێت و دوور دەبێت لە مەکتەب لە شوێنێکی جیاواز دەبێت و هەروەها مامۆستاکانی جیامەتی دەرتان دەبن. لەو کاتەدا بیرم دێ زیاد لە 13-14 خوێندکار ناوی خۆیان نووسی بوو بۆ ئەڵێن ئەو داخلیە. لەو 13-14 وابزانم 8 کەسمان وەرگیرین، 8 کەسمان لەو داخلیە بوو. الحەمدوللا نەتیجەی ئەو 8 کەسە نەتیجەیەکی زۆر باش بوو لە ئاستی پۆلی 12دا. یعنی ئەمە لەو 8 کەسەدا من و یەک کەسیان نەبێت لە تووبەستان وەرگیرن. ئەو برادرانی ترم هەمویان لە توعامە خوێن و تەخەڕوجی ئەو ساڵن. ژینگەیەکی زۆر جیاوازیان دروست کرد، منافەسەیەکی جوانیان دروست کرد. ئێمە لەو داخلیەدا خانوویەکیان بۆ گرتین، خانوویەکی سەربەست بوو، هەرکەس هەردوو خوێندکار و لە ژوورێکی خۆی بوو. کاتی ساییکردنمان هەبوو، کاتی ڕێستمان هەبوو، کاتی ناخواردنمان هەبوو. پرینسیپێکی جوانی بۆ ژیانماندانە و فێری پلانسازی کردین. پێم وایە پۆلی 12 چەندێک کاریگەری سعیکردن و سترێسەیە، ئەمەش پلانسازی دەورە بینێ کە تۆ توانیت تایم مانیجمنت کاتی خۆت ڕێک بخەیت ئەو پلانسازیێکی باش دەبێت حتما سەرکەوتووە بی لە پۆلی 12دا. والحەمدوللا سەرکەوتنێکی باشمان بەدەستهێنا و بە وەش فەزلی خوایە و سایە سەری مامۆستاکانی ئینشاءڵڵا خوا سەرکەوتوویان کە. گەیشتینە قۆناغی زانکۆ. قۆناغی زانکۆ بەڕاستی قۆناغێکی سەرەتایەکی ناخۆش بوو. لای من گۆڕانکاریەکان هێندە گەورە بوو کە زۆربەی خوێندکارانی سەڵاحەدینیش کاتێک کە هاوڕێکارم کە لێیان دەپرسین قۆناغی زانکۆ لای ئەوان قۆناغێکی زۆر تایبەت نەبوو. لەبەرەوەی زانکۆ لای ئێمە شتێکی زۆر ڕەنگاوڕەنگ بوو، بەڵام کە چووینە زانکۆ بۆمان دەرکەوت زانکۆ ئەو شێوازە ڕەنگاوڕەنگە نییە. یعنی بەو شێوازە ڕەنگاوڕەنگەی کە ئێمە خەیاڵمان بۆ دەکرد بۆ نوعە نەبوو، بەڵکو شوێنێکی ڕەشوسپی بوو و ئەوە بە هەوڵی خۆت ڕووناچی بکەیتەوە، وە بە هەوڵی خۆت ڕەنگی بکەیت، چونکە تەواو جیاواز بوو لە ناوەندی دوا ناوەندی، تەواو جیاواز بوو لەو فێرگەیەکی ئێمە فێری بووین. بەڵام الحەمدوللا توانیمان لەوەش سەرکەوتن بێنین، سەرکەوتنێکی باشمان هێنا و من لە خارجی زانکۆ توانیم ڕێکخراوێک لەگەڵ ڕێکخراوێکدا بەشدار بم و لە ڕێگەی و ڕێکخراوەوە توانیمان ببین بە نوێنەری کوردستان. ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی کوردی بوو لێرە، ڕێکخراوەکە ناوی KDSO بوو بە سەرپەرشتی چەند دکتۆرێکی شاری سلێمانی و هەولێر بوو و پاشان توانیم لە ڕێکخراوەکەدا لە سلێمانی ببم بە بەرپرسی سلێمانی دوای چەند ساڵێک. دوای ئەوە توانیم بەشداری بکەم لە پرۆگرامێکی ئەکسچێنجیان. ئەکسچێنج یعنی ڕاگۆڕینەوە لە زانکۆیەکی تر. من هەر لە ڕێگەی زانکۆی سلێمانیەوە نەڕۆیشتم ئەو کاتە، ئەو کاتە لە ڕێگەی ڕێکخراوەکەەوە کە بەشداریم کرد لە پرۆگرامێکی ئەکسچێنج، یەکێک لەو نمونانە زانکۆی بێرونی بوو لە ئیستانبول، لەوێدا بەشداریمان کرد و پرۆگرامی ڕاگۆڕینەوە بوو، چەند خوێندنێکیشمان کرد لەوێ بۆ ماوەی نزیکەی 2 هەفتە لەوێ وەکو خوێندکارەکانی ئەوان لە زانکۆکەی ئەوان خوێنمان و هەروەها دوایەوە ئێمە میتینگی ساڵانەمان هەبوو، چونکە KDSO ڕێکخراوێک بوو سەر بە ڕێکخراوی IADS بوو، IADS International Association of Dental Students.
ڕێکخراوێک بوو سەر بە سویسرا بوو، ڕێکخراوێکی سویسری بوو تایبەت بە کاروباری خوێندکارانی پزیشکی ددان بوو بۆ بەرەو پێشوونی خۆیان هەر ساڵە و لە وڵاتێکەکرا و لەوێ دەتوانیمان ببین بە نوێنەری کوردستان الحەمدولillah بەشداریم کرد لە چەند میدیەر میتینگێک و ئەنوال میتینگێک لە مەسر لە قۆبڕسی یۆنانی لە ئیستانبول هەتاوەکو لە پرۆگرامی ئەو پرۆگرامانی کە بەشداریم کردووە با بڵێن ئەمانە میتینگەکان بوون ئەمانە ئەنوال میتینگ و میدیەر میتینگ بوون لە ئەردەنیش و پاشان بەشداری پرۆگرامێکی ئەکسچێنجیشم کرد لە زانکۆی بەرشەلۆنە کە بۆ ماوەی ئەویان بۆ ماوەیەکی کەم بوو بۆ ماوەی 3 ڕۆژ بوو ئەمەوێت لە پوختەی قسەکانمدا ئەمە بڵێم ئەم بەرچاوڕوونی من ئەم چاوکرانەوەی من لە زانکۆدا وە گەیشتنم بەم شوێنانە و الحەمدولillah بەم پێگەیە و بەم شوێنەی ئێستا هیچی نەدەبوو ئەگەر من لە شوێنێکی وەکو سەلاحەدین نەبوومە چونکە ئەوێ وای کرد کە من بتوانم قسە بکەم ئەوێ وای کرد کە من بتوانم هەر گوێگر نەبم بتوانم قسەکاریش بم لە هەمان کاتدا هەر ئەوێ بوو کە فێریگرم ڕەخنەش بگرم زیاتر چاوکراوە بم و لە هەموو شتێک کە باشتر کە زمانی ئینگلیزیمان و لەگەڵ زمانەکانی تریش کە لێرەدا فێری دەبین بە شێوەیەکی زۆر باشتر فێری ببووین و لەوێ هەم ترسمان نەبوو هەم دڵەڕاوکێمان نەبوو لەوەی کە بترسی قسە بکەی زیاتر باوەڕ بە خۆبوونەوەیکی جیاوازمان هەبوو باوەڕ بە خۆبوونەکە وای کرد کە لە شت نەترسی یعنی هەندێک شت هەیە بتوان بوێری ئەوەت هەبێ کە بەرەنگاری بیەوە یاخود بۆی بڕۆی ئەمەش من بەڕاستی بە یەکێک لە باگراوندەکانی خۆمی دانم کە ئەویش لێرە بوو من پێم وایە ئەگەر لێرە نەبوومایە نەمەتوانی بەو شێوازە تێکەڵ بم نەمەتوانی بەم شێوازە بگەم بەم شوێنانە والحەمدولillah توانیمان زانکۆش تەواو بکەین و ئێستاش بەردەوامم لەگەڵەوە ڕێکخراوە بەڵام بەو شێوە چڕوپڕەی جاران نا چونکە هەم لە ڕووی تااقەت و تواناوە ناتوانم زیاتر و هەم لە ڕووی ئەوەی کە پێویستیان بەوەیە کە خوێندکارێک نوێنەریان بێت نەک تەخەڕوجێک نوێنەریان بێت جیاوازە والحەمدولillah سایشی خۆمم هەیە ژیانم لە ژیانمدا هاوڕێکانم هەر هاوڕێکانی سەلاحەدین من هاوڕێکانی زانکۆشم ماوە ئەو ڕێزیان هەیە لێ ساوەگلەیم لێ نەکەن بەڵام زۆربەی هاوڕێکانم کە ئێستا ماوە من هەر هاوڕێکانی سەلاحەدین لێرەوە ئەو کەسانی کە لێرە خوێندنەکەی گوێیان لەمە بێ پێیان ئەڵێم لە کاتی ناوەندی دواناوەندیدا زۆر بێتاقەتە بن خواخواتە ئاوە سێ ساعتەکەی خواخواتە 10 دقە ئەو 10 دقە ڕێستە بێت ئەو ڕێستە 40 دقەیە بێت بەس ڕوا بکەن هەر ئەوەندە تەخەڕوجان کرد هەر ئەوەندە 2-3 ساڵ بەسەر ناوەندی دواناوەندیدا ڕۆی زۆر بیری یەکەن زۆر بیری ئەو کاتە ئەکەن کە چاوەڕێی 10 دقەتان کردووە زووتر بێت یا چاوەڕێی فرسە 40 دقەیەکەتان کردو بگەنە ساحەکە و تۆپەکە بێن و دوو گۆڵی بکەن و من هەرگیز قسەی مامۆستاکانم بیر ناچێتەوە یەکێک لەو شتانەی کە زۆر ئیسفادەم لێ کرد بۆ سوپاس یەکەم لێرەوە هەموو مامۆستاکان ئیسفادەم لێیان کردووە بەڵام من ڕۆژێکیان لە بیرکاری لە دەرسی بیرکاری لە پۆلی 12 تۆزێک لە حەدی خۆم زیاتر سترێس ببووم لە ئێگزامەکە پێی وتیمتی هەر کەسێک 90 بەرەوسەرەوە بێنێت لەم ئێگزامە ئێگزامێک بوو با بڵێن دەرەجەوشتی داخڵ نەبوو تەنانەت تەنها بۆ پتەوکردنی خۆمان بوو بۆ ئامادەکاری بوو بۆ فاینەڵ ئێگزامی پۆلی 12 لەوێدا پێوتین هەر کەسێک لەم ئێگزامە بتوانێت 90 زیاتر بێنێ ئەوە 100 هێنێت لەو سەر لە دەرسی بیرکاری بیرم دێ و کاتە
هەندێک لە هەڵەکانم شتی زۆر گەورەیشی تیا و شتی زۆر بچووکیشتیا بوو. دەستی لەسەر شانم دانا و پێی وتم وتی من تەکیدم تۆ 98% یعنی لە بیرکاریە. الحەمدوللا ڕقسەکەیەوە هاتە دی و تەنانەت ئەم قسەیە ئەگەر لەلایەن پێم وا بێ شتێکی زۆر گەورە بوو، لەیان لەلایەن هەر کەسێک کەوە بکرابە، لەلایەن هەر کەسێکی نزیکی خۆم بووترە لەوانە بوو زۆر گوێم پێ نایابە، بەڵام شتێکی کەم، شتێکی بەسیط وتنی ئەفێکتێکی زۆر گەورەیە بێ لەسەر ژیان. بیرم ناچێتەوە کە ئێمە لە پێشوەی داخلی ئەگزامی بیرکاری بین مامۆستا لەبەر دەرگای قاعەکەمان وەستا بوون. یەک وتی ئەو کاتە ئێمە پرسیار وشتمان حەلە کردەوە پرسیارمان لێ وتی جوابی یەک پرسیارتان نادەمەوە، واز لە هەموو پرسیارێک بێنن، ئێوە ساڵێکە ساییەکەن حتمما سەرکەوتووە بن. لێوە چاوەڕێ کردین و پرسیار و وەرەقەکانی پێلا بردین و دەستمان کرد بە قسەی خۆش و هاتینە دەرەوە هەر چاوەڕێی کردین، هەر کەسێکە هاتە دەرەوە ئەمانوت لەسەر دەستمان ئەو کاتەمان نووسیەوە، ئەمانوت یەکەم ئەیمان لێداوە، دووەم بیمان لێداوە، ئیتر گروپەکەشمان نووسی بوو کە هاتینە دەرەوە وەڵام مەکانمان ئەدا دەست مامۆستا لەسەر وەرەقەی بۆمانە نووسیەوە ئەو ڕۆیشتە ماڵەوە. ئیتر ئەو کاتە دەرەجەکانی پێوتین ئێوە هەر پێشەوەی دەرەجە بێتەوە و پیرۆزە تۆ ئەوە ناهێنی، پیرۆزە تۆ ئەوە ناهێنی. ئەمە شتێکی زۆر خۆش بوو بەلامەوە، سوپاس یەکەم و هەرگیز پاداشی ئەوم پێ نادرێتەوە. نەک ئەو مامۆستاکانی ترمان هەر هەموویان ناتوانم پاداشیان بدەم و ئینشاءڵڵا هەر دوعای خێرمان لەسەرە و هیوای سەرکەوتن هەم بۆ خوێندنگای سەلاحەدین، هەم بۆ مامۆستاکانم و هەم بۆ خوێندکارانی کە تازە دێنە سەلاحەدین دەخوازم و زۆر خۆشحاڵ بووم کە ئێوە منتان هەڵبژار بۆم بەرنامەیە شانازیە بۆ من، چونکە حتمما ئەمە شتێکی زۆر گەورەیە. ئێوە قەدری منتان زانی و بەهەر هۆکارێک بە بانگی منتان کردووە، سوپاستانەکەم، یاخوا هەر سەرکەوتوو سەلامەت بن.